بەختیار عەلی ناوی هەرە دیار و ناسراوی نێو کایی داهێنانی ئەدەبیات و ڕۆمانی کوردیە. لە دیدارێکی تایبەت و فرەلایەندا لەگەڵ بەختیار عەلی باس لە بابەتی وەرگێڕانی بەرهەمەکانی بۆ زمانەکانی ئەڵەمانی، ئینگلیزی و ئیتالی دەکەین. بڵاوبوونەوەی بەرهەمەکانی ئەو نووسەرە لە ئەوروپا بە دوایدا بڵاوبوونەوەی چەندین نووسینی گرنگ لە میدیا گەورە و ناسراوەکاندا سەبارەت بۆ ڕۆمانانە و دواتریش وەرگرتنی خەڵاتی نیلی زاکس پەڕینەوەیەکی گەورەی بەرهەم و ناوی ئەم نووسەرەن بۆ دنیای دەرەوەی خۆمان. لەم دیدارە درێژ و فرەلایەنەدا خەڵاتی نیلی زاکس ئەدەبیات بەگشتی ڕۆمانەکانی نووسەر خۆی بە تایبەتی ڕۆمانی کەشتی فریشتەکان، دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ڕەوشی کورد لە بەشە جیاوازەکانی کوردستان و عێراق، دین و ناسیۆنالیزم، هەروەها کۆمەڵێ تەوەری دیکە بابەتەکانی قسە و گفتوگۆ دەبن. لەگەڵ بەختیار عەلیدا ئەم دیدارەمان لە شاری کۆڵنی ئەڵمانیا ساز کرد، شاری کۆڵن کە ساڵانێکی زۆرە شوێنی نیشتە جێبوونی ئەم نووسەرەیە. کاک بەختیار، ئەم ساڵی 2018 یادی 15 ساڵەی ڕووخاندنی سەدام حوسێن، نەمانی دیکتاتۆرێکی وەکو سەدام حوسێن و سیستەمی بەڕێوەبردنی باس، ئەو سیستەمە دۆزەخیە زۆر بەهێمنی تێپەڕی لە کاتێکە هەموو حیزبەکانی کوردستان و عێراق سەرقاڵی لە هەمان کاتە سەرقاڵی ئەوۆن یان ئەوە بوون. ئەگەر ئەم دیدارە پاشتر بڵاو کرایەوە سەرقاڵی ئامادەکردن و خۆسازدان بوون بۆ هەڵبژاردنی پەرلەمانێکی نوێ. دوای 15 ساڵ لە هەڵبژاردنە، لە بانگەشەی هەڵبژاردنە کە یادی خوێنڕێژێکی وەکو سەدام حوسێن ئاوا بەهێمنی تێبپەڕێت، تەنانەت هەندێک لە هاوڵاتیانی شاری بەغدا کە من لە میدیاکانەوە چاودێری مەکردن باسییان لە بەداخەوە هەڵەی ئەو هەڵەیە کرد لابردنی سەدامیان وەکو هەڵەیەک پێناسە دەکرد. لە هەلومەرجێکی وایە ئەو حیزبانە ئەو لیستانە چیان هەیە بۆ وتن، چ مزگێنیەکیان هەیە بە خەڵکی بدەن؟ هەڵبەت کاک سیروان، سەدام حوسێن کەسێک نییە کە ڕاستی ئینسان خافەتی بۆ بخواوە، یەکێکە لە هەرە دیکتاتۆرە ناشوێنەکانی مێژووی بەشەریەت و یەکێکە لە هەرە ترسناکترین ئەو سەرکردانی کە لە مێژووی خۆرهەڵاتە حکمیان کردەوە، ملیۆنەها قوربانی بەجێهێشتووە. من پیاوە یەکێکە لە ناشرینترین ڕووکارەکانی فاشیزمی خۆرهەڵاتی کە لەو 100 ساڵی دوایی تا ئەندازێکی زۆر باڵا دەست بووە. ئەمە دیوێچێتی، بەڵام ئەوەی کە خەڵک هەست بە گۆڕان ناکە، خەڵک هەست بەوە ناکە کە لە دوای سەدام حوسێن ژیانی شتێکی تری تیا گۆڕابێ، نیشانی ئەوەیە کە دوجار ئەوەی کە لێرا حکومەکە سیستمێکە نەوەکو شخصێک. سەدام حوسێن تەنیا نوێنەرێک بوو لەناو نوێنەرانەی کە ئەم سیستمە ناسیۆنالیستی فاشیستیەک لە خۆرهەڵاتە بەرهەمێنێ، ئەم کولتورە بەرهەمێنێ. ئەوەی کە گرنگە ئەم سیستەمە، ئەم کولتورە، ئەم ژینگە سیاسی کە ئێستا لە خۆرهەڵاتە هەیە توانای بەرهەمهێنانەوەی نمونەی وەکو سەدام حوسێنی بەردەوام هەڵگرتووە و گۆڕانکاری گەورەوەیە کە بگوازینەوە لە قۆناغێکەوە کە سەدام حوسێنی تیا بەرهەمێ بەرەو قۆناغێک کە سەدام حوسێنی تیا بەرهەم نەیەتە زەینی و ئەم پرۆسێ ڕووی نەیاوە و بەبێ ڕوودانی ئەم پرۆسێ گۆڕانکاری ڕوونایە و بێ ڕوودانی ئەم پرۆسێ قسەکردن لەسەر گۆڕانکاری وەهمە. بۆیە گۆڕانکاری هیچ کات لەسەر ئاستی ئەو گۆڕینی سەرۆک کە لەویا بمێنێتەوانێ
گۆڕانکاری گەورە ڕوونایە لە لیبیا قەزافیە ڕۆ بەڵام سیستمەکە وەکو خۆی ئەمێنێتەوانێ لەو عالەمی عەرەبیە عەقلیە تووتیە ڕوانینەکان سەرۆکەکانە ڕۆن بەڵام ئەوەی کە لە بنەوە ئیشەکە هەمانە و سیستمەیە کە سەرۆکی دروست کردو هەمانە و سیستمەیە کە دیکتاتۆری دروست کردو لێرەوە زۆر بە خێرایی دیکتاتۆریشی نوێجێکی دیکتاتۆری پێشووت لەگرێتەوانێ ئەمە جارێکتر دلیلە کە ئەوەی کە لێرە ئەبێ بگۆڕێ سیستەمانەوەکو تەنیا کەسێک و تەنیا نخبەیەکی حاکمی دیاری کراوە ئەو کەسانی کە ئەم جۆرەوە هەمەی تر بڵاوەکەنەوانە لە ڕاستیە ئومێدی درۆ بە خەڵگە بفرۆشنەوانێنەوە هیوای ساختە بە خەڵگە فرۆشنەوانێنێ بە بێ گۆڕینی ڕادیکال لە سیستمی بیرکردنەوە و تێڕوانینی سیاسیمانەوە بێ دروستکردنی دنیاە کە ئەگەری لە دایکبوونی سەدام حسێنیتیانە بێ زۆر زەحمەتە قسە لەسەر گۆڕانکاری قوڵ بکەینەوە ئەم دنیاە نەگۆڕاوە لە دنیای ماوەتە سیستمی دیکتاتۆری لە عقلیەت و مۆراڵ و سایکۆلۆژیەتی ئینسانەکانەوەکو خۆی ماوەتە و دەست لێ نەدرا و ئیشەکات و ئەوەی کە پێویستە بەرهەمی بهێنێتەوە بەرهەمی هێنێتەوە لە تام دقەیە و لە ئاستی هەڵبژاردننی شاگەر تەماشا بکەی هەمان شێوەیە نیە ئەگەر من بقە نەمشاردێتەوە کە من باوەڕم بە هەڵبژاردنە لە خۆر هەڵاتە نەک باوەڕم بە هەڵبژاردنەوە هەڵبژاردن تەنیا بەشێکی سیستمی دیموکراسیە و هیچ وەخت هەڵبژاردن دلیل نییە لە سەربوونی دیموکراسیەتە ئەگەر تە تەماشا بکەی لە تورکیا بەردەوام هەڵبژاردن هەبووە ئاڵوگۆڕی دەسەڵاتی شەبوو بەڵام تورکیا لە مێژووی خۆیان دیموکراسی نەبووە نیە یعنی دیموکراسیەت شتێکە هەڵبژاردن شتێکی ترازەی نییە و تێکەڵکردنی ئەم دوو حاڵەتەوە گرێدانەوەی بەیەک یەکێکە لە هەڵە کوشندەکان و هەڵەیەکی ئایدۆلۆژیەوە مەمە بەست دەکرێەوە لە هوشیاریەوە کرێەوە هەڵەیەکی هین نیە هەروە تێپەڕ نییە بڵێ هەڵەیەکی معریفیە تۆ نەزانینە بۆیە ئەگەر من باوەڕم وابێت کە لە ڕێگای هەڵبژاردنەوە ئەم سیستما گۆڕێ واتە باوەڕم بۆ یەکەم سیستمە دیموکراتیە یعنی من ئێستا دڵنیام کە لە ڕێگای لە تورکیای ئۆردوگانە ناتوانین لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئۆردوگان بگۆڕین ئەمە کە تورکیا لە هەموو وڵاتەکانی تر ئەگەری تەداولی یا دەسا و دەستکردنی دەسەڵاتی تایە زۆرتر بووە لە مێژووە ئەگەر باوەڕمان بۆ بێ لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەتوانین سیستمی ئێرانی بگۆڕین ئەمە مەحاڵەتە ئەندازەیەکی زۆرە لە بتوانین لە ڕێگەی هەڵبژاردنەوە سیستمی ئێرانی بگۆڕین یا لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەو ستراکتوری دەوڵەت کە ئێستا لە عێراق هەیە بیگۆڕیت مەحاڵە ئەمە لێرەوە ئەم بۆ هەم فرۆشتنەوەیە کە لە ڕێگای هەڵبژاردنەوە ئێمە توانین گۆڕانکاری دروست بکەین لە کوردستانی هەمان شێوەیە تۆ بە ئاشکرا گوێت لە حیزبەکانی خۆکەیەکاڵێ ئێمە کورسی چشمان هەبێ هەرو هێزین کە هەین تەواوە زەینی و ئەمە حقیقەتەکەشەتی و ئەمە حقیقەتەکەی هەڵبژاردن لە خۆر هەڵاتە بەداخەوە تەنیا کەرەستەیەکە لە کەرەستەکان بۆ بەهێزکردنی دیکتاتۆریەت گەر تەماشا بکەی بە درێژایی ئەم 30 ساڵی دوایی کۆی پرۆسەکانی هەڵبژاردن کارەسایەک بوون هۆکارێک بوون بۆی دیکتاتۆرەکان خۆیانی پێ بەهێز بکەنەوەیە ئۆردوگان زادەی هەڵبژاردنە کەسێکی دیکتاتۆریەک و ئەحمەدی نەژاد زادەی هەڵبژاردن بوو ئەو سیستمێکی ئەمڕۆ لە ئێرانە تا هەندازێک بازازە زادەی هەڵبژاردنە و شەرعیەتی خۆی لە هەڵبژاردنێکی کە خۆمان نەزانین چۆن ڕێگەخرێت و زەمینەکەی چۆن بۆ ساز دەکرێت و ئەو سیستم سیاسی کە لە کوردستانە زاڵە هەمان شێوە زادەی هەڵبژاردنە ئەو حیزبانی کە لە کوردستانە ئەزمموی کورد و خەونی ئینسانی کورد تێگەشتێن وە بەو شێوە دڕندانی ئینسانی کووردە چاوسێن ناوانێت تا ئەندازێکی زۆر زادەی هەڵبژاردنن و ئەم حکوومەتی کە ئێستا لە عێراق هەیە زادەی هەڵبژاردن لێرە هەڵبژاردن گرێدانەوەی هەڵبژاردن بە دیموکراسیەتەوە فرۆشتنی بۆی کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە توانین گۆڕاکاری دیموکراسی بکەین جگە لە درۆیەکی گەورە هیچی تر نییە و بە بڕوای من ئەوەی کە ئێستا هەیە لە خۆرهەڵاتە بەردەوام هەڵبژاردن دیکتاتۆرەکان بەهێز دەکاتەوە ئەو سیستمێکی هەیە دروستیەکاتەوە و شەرعیەتی هاتەوە نیە و لەو ئەگەری پایداکردنی گۆڕانکاری لە ڕێگەی هەڵبژاردنەوە جگە لەوە هەمێک زیاتر هیچی تر نییە بەڵام بەرامبەر بە هەموو ئەمانە عێراق وەکو دەوڵەتێک لە ناو ڕۆژهەڵاتە یەکێکە لە دەوڵەتە هەرە لاوازەکان عێراق پەرلەمانی عێراق پێما بێ پەرلەمانێکە جگەلەوەی کە بتوانێت بڕیاری دروستکردنی ڕێوبان ئاوەڕۆ شتی لەم جۆرە بڕیارە چارە نووسەکان پێما بێت نە لە دەستی ئەوانایە نە لە دەستی حکوومەتەکەیە ئەوەی سەرنجڕاکێشە چۆن ئەو بوێریە لەم وڵاتەیە لەم سەرەوە بۆ ئەو سەری کاندیدەکانی لە بانگەشەی هەڵبژاردنە بەڵێنی زۆر گەورە
قسەی زۆر گەورە ئەکەن لە کاتێکە پەرلەمانەکە خۆی دەستگایەکە توانای ئەم بەڵێنانەی نییە. ئەوەیە کە لە واقعی سیاسی ئێمە زۆر بە خێرایی درۆ توانی بفرۆشی و وەهمە توانی بفرۆشی واقعەکە بەردەوام لەسەر کۆمەڵێک گوتار و تێڕوانینی پۆپۆلیستی دروستکراوەیە کە تۆ زۆر لەگەڵ مرۆڤە سادەکانە لەگەڵ وشیاریی زۆر سادە کە ناتوانێت بڕیار با لەسەر شتە خەتە استراتیژیە گەورەکان و ناتوانێت جیان بکاتەوە لە یەک لەگەڵ ئەوانە ئیشەکە پۆپۆلیزم لە خۆرهەڵاتە سیفەتی هێزشی سیاسی دیاریکراو نییە، سیفەتی کۆی کای سیاسیان نییە، کۆی ئەو هێزانی کە لە ناو کای سیاسیە دروستە بن کە سیروان لە خۆرهەڵاتە پۆپۆلیستین واتە لەسەر دروشم وتافات و فرۆشتنی وعدی ناڕاست ئیشەکەن و ئەمە ئیشی شەکە ئەم سیستەمە ئیشەکەەوە نەبێ بڵێ ئەمە ئیش ناکات یا ناگاتن یعنی هاوڵاتی لەگەڵ یا هەمان یاریەکات ئینسانەکان ئەچنە ناو یاریەکەەوە لەگەڵ ئەم هێزانەوە ئەمەش دۆخە ترسناکەکەیە نیە بۆیە ڕوونکردنەوەی ئەو ڕاستی کە کای سیاسی خۆی زۆر زۆر ئیشکالیە و پڕە لە تەڵەی گەورە و ترسناک و پڕە لەو یاریانەی کەوا کە ئینسانەکان گەمژاکان کە مرۆڤەکان والەکەن ببن بە کۆی لە کە مرۆڤەکان والەکەن ببن بە پاشکۆی هێزێکی فاشیستی و زۆر خێرا عقلیەت و تێڕوانینیان ئەگۆڕن و دەستکاریەکەن بۆی کە لەگەڵ سیستمێکی دیاریکراوی بیرکردنەوە بگونجێنیە ئەمانە هەموو لە ناو کای سیاسیە میکانیزم و ئیشەکەن ئەگەر ئەم میکانیزمانە ڕوون نەکرێتەوە ناتوانین لە خودی و کای سیاست هەر تێ بگەیت هەر بزانین چۆن ئیشەکە کۆدی کای سیاسی تا ئەندازێک کایەک نییە لەسەر پرۆژەی استراتیژی پرۆژەی فکری پرۆژەی نوێکردنەوە ئیش بکە نا بەڵکو کایەکە لەسەر بەرهەمێنانی پۆپۆلیزم لەسەر بەرهەمێنانی هەستی ناسیۆنالیستی لەسەر ختووکەدانی هەستی دینی لەسەر ختووکەدانی هەستی قۆمی ئیشەکە و ئەمانە هەمووشی میدیان لە پشتێتی بەشێک لە نووسەران و ڕۆشنبیران لە پشتێتی و بەشێک لە و هەموو نخبەی سیاسی بەشێک لە شێوەکان لە پشتێتی بۆیە قەیرانەکە قەیرانی هێزێکی دیاریکراو نییە قەیرانی کۆی کایی سیاسیە و ئەبێ هەموو قەیرانە بەوردی تەشخیص بکرێت و دراسی بکرێت ئەو ساتوانین تێبگەین بۆچی ئینسانی عێراقی لەگەڵەوە شەکازانێ ئەم پرۆسێ بە ئامانجەکەی دواجە هەرەوە ئەبێ کە تا ئێستا هەیەەوە هەموو سیستمە بەرهەمێنێتەوە کە تا ئێستا بەرەماتەوە بەردەوامەچێتەوەنەوەم گەمەیە ینی بۆ من ترس ناکە ینی کە سیرۆن تەسەور کە ینی بەیانی هەڵبژاردنە بێت ڕەنگە هەزاران هەزار خەڵک سەتان هەزار خەر لە کوردستانە دەنگێنەوە بۆ پارتی وێچێتی بۆ من وەکو هاوڵاتیەک ترس ناکە لە کۆمەلگایەکە بژیم کە بزانم سەتان هەزار کەس ڕەنگە چوزان سەر و ملیۆن کەس نییە دەنگ بن بەم دوو حیزبە لە کاتێکە سوورە زانن ئەم دوو هێزن کە تا ئەندازەیە زۆر بەرپرسن لە دواکەوتنی ئینسانی کورد بەرپرسن لە تێکشکانی کۆمەلگای کورد بەرپرسن لەو ئەزمە ئابووری و قەیرانە ئابووری کە هەیە بەرپرسن لەو قەیرانە ئەخلاقی کە لە کۆمەلگای کوردیا هەیە بەرپرسن لە هەموو ئەو شکستە مێژوویە کەچی لەگەڵەوەشە بەبێ هیچ وشیاریەکی مێژووی سیاسی دیاریکراو ئەغڕۆنەوە گەڕنەوە کچنەوەەوە هەمانگەم ئەمە کۆمەلگایەک دروستەکە کە پلەی بترسیت واتە کۆمەلگایەکە غەڵغاڵتەکانی خۆی نابینێ و ناتوانێت چارەسەری غەڵەتەکانی خۆی بکە و ناتوانێت تێپەڕێنێت ئەم غەڵەتانە تێپەڕێنێتە ئەمەش واکات کە بڕوات و ئیمانت بە کای سیاسی تا ئەندازەیەکی زۆر تا بێت لاوااستر و لەقتر بێت کاک بەختیار هاوبەشیەکی زۆر سەرنجڕاکێش تەنانەت ئەتوان بڵێم ئاهەنگیەکی زۆر سەرنجڕاکێش لە نێوان هەموو لیستەکانە هەیە کوردیەکان عەرەبیەکان هەندێک گوتار هەیە هەندێک قسەکردن هەیە چەند وشەیەکی لێ دەربکە سەرباری ئەوەی سەرچاوەکانیان زۆر جیاوازە لە یەکەوە بەڵام وەکو یەکوان تاوانبارکردنی یەکتری بە خیانەت تاوانبارکردنی یەکتری بە گەندەڵی تاوانبارکردنی یەکتری بە دزیکردن تاوانبار ینی بەڕاستی ئەم لیستانە ئەم هێزە سیاسیانە چ ململانەیەکیان لەگەڵ یەکترا هەیە چ کێشەیەکیان لەگەڵ یەکترا هەیە کێشەکان تەنیا ململانەیەکی ڕوتە لەسەر دەسەڵات و دابەشکردنی سەرەتی کۆمەڵایەتی
ئەو شتانەوەتە شەڕێک نییە لەسەر دوو پرۆژ و دوو گیان بینی جیاواز و دوو تیاڕوانینی جیاواز بۆ کۆمەلگا و بۆ دنیا و بۆ پاشەڕۆ بۆ پاشە ڕۆژی کۆمەلگای عێراقی کوردی نایچێن چی ناوەنیتە تونندڕەوەکان هەمیشەیەک زمان قساکەن کاک سیروان تۆندڕە لە هەموو دنیاە زمانی پۆپۆلیستی یەک زمانە زمانێکە لەسەر ختووکەدانی وەکۆڵم هەستەنەتەوایەتی و دینیەکانی ئیشەکات و لەسەر ئامادەکردنی ئینسان ئیشەکات بۆی تا ئەو پەڕی هێزی شەڕانجێزی خۆی بخاتە کار بەرامبەر بە نایارەکەیە و لەسەر بە حیوانیکردنەوە بە ئاژەڵکردنی بەرامبەرەکەی ئیشەکات ئەمانە هەمووە و لەسەر دواکەوتن و تەقدیسکردنی سەرۆکێک ئیشەکات ئەمانە هەمووی نیشانە زەقەکانی فاشیزمن کە لە کای سیاسی کوردی و عێراقیە هەمووی ڕۆژانە ئەی بینیتەوانێ ئەی فاشیزم چیە جگەلەوەی کە بریتە لە بە مقدەسکردنی سەرۆکێک بریتە لەوەی کە کۆمەلگا ئامادە بکەی بەردەوام لە دۆخێکی میلیتا بۆ جەنگ بۆ شەڕانجێزی بۆ چینە بۆ ڕەقازینە بۆ لە ناوبردننی ئەوانی تر و بەهێزکردنی کولتوری لە ناوبردن و قەلاچۆکردن و جینۆسای لە ناوم کولتورانە ئەمانە هەموو کۆمەڵێک ڕەگەزن کە ئێمە ڕۆژانە لە ناوێ ناژین و ئەم هێزە سیاسیانە هەموو زمانی لەو ئاستا هەمویان یەک زمانیان هەیە و یەک پرۆژیان هەیە و بە یەک شێوە قسە لەگەڵ مرۆڤە سادەکانەکەن و ئەم وتارانە هەمووی وتاری ئاڕاستەکراوە بۆ مرۆڤە سادەکان تاوەکو لە لەگەڵ خۆیان لەگەڵ سیستەما بگونجێنن و بن بە بەشێک لەم سیستم و بن بەشێک لەو هێزە سیاسیانی کە لە ئێستا لەم گۆڕەپانیان کۆنتترۆل کردووە بۆیە جیاوازی ناتوانانی ببینیتەوە لە زمانی قسەکردنیانە تونندڕەوەکان هەتا لە خۆراواشاوە و لەگەڵ گەر بەراوردی تونندڕەوەکانی خۆرهەڵات و خۆرەوا بکەی ئەمانیش زمانیان وەکو یەکەی تۆ تەماشا بکە مەسە لە خۆرهەڵاتە تونندڕەوە دینیەکان گوتاری سیاسی کۆمەڵایەتیان لەسەرەوە دروستکراوە لەسەر ئەوەی کە خۆرهەڵات بە خۆراوایی یەکرێت بە غەربیکردنی ئەخلاق بە غەربیکردنی کولتور و ئەمە ترسە گەورەکانیانە و خۆراواییەکانیش پۆپۆلیستە خۆراواییەکان ڕاستەوە خۆراواییەکانیش هەمان قساکەن بەڵام بە وشەکانە گۆڕن بە ترسەکان ئەمان بە ئیسلامیزیکردنی خۆراوە بە ئیسلامیکردنی کولتوری خۆراوە کەمکردنەوەی ڕۆحی مەسیحیەت لاوازکردنی مەسیحیەت زمانەکان هەمیشەیەک زمانن و تێڕوانینەکان بۆ ئەوی تر هەمیشەیەک تێڕوانینن و ئەوی تر هەمیشا بێ لە ئاستێکی نزمتر و لە ئاستێکی بچووکتر لە ئینسانە تەماشا بکرێ بۆ ئەوەی نییە من تاوەکو شوناسی خۆم وەکو شوناسێکی پیرۆز بەرز گرنگتر لە شوناسەکانی تر پێشکەش بە ئەندامانی گروپەکەی خۆم بکەم کە ئەمە میکانیزمێکی کۆمەڵایەتی دروستەکە لە ڕێگایەوە نییە تورکێک هەست بکە وەکوونەتەوەیەک بەهێزترە لە میلەتێکی لاوازی بچوشی وەکو کورد بە خەیاڵی خۆیە و ئەم فەخرە قەومیە وای لێ بکە بەردەوام ئەم ئایدۆلۆژی ناسیۆنالیزم و ئەم سیستەمە ناسیۆنالیستیە دینیە بەرهەم بهێنێتەوانێنی لەبەرەوە شتێکی سێر نییە کە ئەو زمانە هەمیشەیەک زمانە و ناگۆڕێەوە گوتارەکانی هەمیشە گوتارێکی سادە سەتحی لە ڕووی فکریەوانێ و زۆر گەمژانە لە ڕووی منتیقیەوە ئەگەر ئەم گوتارانە بیخەیتە بەر تیشتی عەقڵ و تیشتی منتیق وەلێکی بیتەوانێ زۆر بە ئەم وتارە سیاسیانە وتاری زۆر نالۆژیچین و بەرگەی هیچ حکم و دادگایەکی عەقلانی ناگرن لە خوێندنەوەیانانێ بەڵام لەگەڵەوەشە هێزی کارکردنیان هەیە و هێزی کاریگەریان هەیە لەسەر مرۆڤە سادەکان چونچە لە بنەڕەتتا مرۆڤە سادەکان لە کۆمەلگا خۆرهەڵاتەکانە ئەو مرۆڤانن کە تا بە ئەندازێکی زۆر لە هەموو خوێندن پەروەردەی زانستی پەروەردەی فکری و ئەخلاقی بێبەری کراون و هیچ جیهانێک ناناسن لە دەروی و جیهانی کە خۆیان تیاژین و هیچ جۆرێک لە مۆدیلی کۆمەڵایەتی تر شارەزانین چکە لەو مۆدیلە کۆمەڵایەتی کە خۆیان لە ناوی ئاژین بۆیە کار لێکردنیان زۆر ئاسانە ئەوەی ئاڕاستەکردنیان زۆر ئاسانە دیسپلینکردن و کۆنتترۆلکردنیان بە لە ڕێگای هەندێک گوتاری سادەی گەمژانەوە کە سیاسیەکان بەرهەمیێنن زۆر ئاسانە کاک بەختیار لە هەندێک لەو راپۆرت و لە هەندێک لەو ڕیپۆرتاژانەیە کە ئەیبینین لەسەر عێراق بە بەراورد بە توانای ئابووری سەروەتی سامانی ئەو وڵاتە سامانی بەشەری ئەو وڵاتە شتێکی ترسناکە بینین لە هەندێک لەو دیمەنانەیە
زبڵدانێکی گەورە ئەبینین بەداخەوە شارێکی وەکو بەغا بەو هەموو مێژوویەوە هاتوۆتە سەر ئەوەی کە لە لیستی هەڵسەنگاندنی شارەکانە خراپترین شاری دنیا بێ. یعنی چ ئومێدێک هەیە بەم وڵاتە، چ ئومێدێک هەیە بە پرۆژەی ئەم بەدەوڵەت بوون، بە وڵات بوون، بە نیشتیمان بوون. یعنی هیچ ئومێدێک هەیە کە خەڵک نییە کە سیروان ئومێد نییە، بەڵام کێشەکە لەوە زۆر جار لە مێژووە چەندها ساڵە ڕۆک خۆناغی گەورە ڕۆ بەبێ ئومێدی ڕاستەقی نەبێ. ینی تۆ مەسەر بی بکەرەوە لە سەردەمی نازیەتە هەموو کۆمەلگایی ئەڵمانی بە هەموو کولتورە گەورەوە کە ئەڵمانیا هەیبوو بە ئەڵمانیایەک خاوێنی گۆتە و ڕێلکە و شیلەر و هەموو عقلێتە گەورانەوە و هەموو مۆسیقارە گەورە و هوندەرمەندە گەورە لەگەڵەوە شا کۆمەلگای ئەڵمانی بە شێوەیەکی زۆر بەربڵاو دوای هیتلەرەکەوێت و چارشێ لێرە هیچ لە ڕاستیە گەوت تەماشا بکەی یا کۆمۆنیزم لە رووسیا 70 ساڵ حکومەکات کە حیزبی کۆمۆنیستی رووسیا ڕوخی نزیکەی 20 میلیۆن ئەندامی هەیە زەینە مەرج نییە مێژوو بەردەوام هیوایەکی کۆنکرێتت پێشکەش بکە بڵێ ئەو هیوایە هەیە کا بێ بەم ڕێگایە بڕۆینەمە هیوایە. بەڵام هیوا شتێکە دروست دەکرێت، هیوا شتێک نییە کاک سیروان مێژوو پێمان بخشێ. من چیتر باوەڕم بەوە نییە مەسەلە مێژوو بۆ خۆی بڵم ئەمە مێژووە قانونی خۆی هەیە، ڕەوتێکی خۆی هەیەوە بمانەوەی نەمانەوەی ئەم ڕەوتە ئاگرێتە بەر، ئەمە خورافتێکە کە کۆتایی پێهاتوە نییە. مێژوو ئینسانەکان دروستیەکەن وەکو چۆن ئینسان وەکو باسیمان لەوە کرد کاریگەرێکی ڕاستەوە خۆی لەسەر سروشت هەیە و سروشت چیتر نەماوە بەڵکو ئەوەی هەیە کە ئیرادەی ئینسانە، ئیرادەی ئینسانە لەسەر مەستێرەیە یا وێرانیەکە یان گەشەی پێیەوە ئیرادەی ئینسانیشە لەناو مێژووە، ئەم مێژووە گۆڕێ یان نایگۆڕێتە زانینی. ئیتر لەم حاڵەتا کە تەماشاکەی خودی مێژووش ئەمەلێک نییە بیا بە تۆ تەنیا ئەمەل هەبێت لەناو مرۆڤەکان خۆیان نایە، لەناو وشیاری کە هەیەە لەناو هەستکردنیانە بم قەیرانە گەورەی کە بە کۆتایی هێنان بەم قەیرانە لە ڕێگای وەرگرتنی ئاڕاستەیەکە و کە جیاواز بێت لەوەی کە تا ئێستا پیا ڕۆشتون، تاقیکردنەوەی ڕێگایە کە جیاواز بێت لەو ڕێگایانی کە تا ئێستا تاقیمان کردوتەوانێ، وەرگرتنی ئاڕاستەیەک کە نەچێتەوە سەر هەمان خەت، نەچێتەوە سەر هەمان بیرکردنەوەی ناسیۆنالیستی ئایدۆلۆژی داخرا و کە تا ئێستا لە خۆر هەڵاتە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە باڵا دەست بووە. ئەم ڕێگایە جگە لەوەی کە ڕێگایشی داخراوە، جگە لەرەوەی گروپی ترسا و دروست دەکات، جگە لەرەوەی هێزگەلێک دروست دەکات بیانەوێت لە ڕێگای تونند و تیژیەوە خۆیان بپارێزن، ئەوی تر لە ناوبەرن بۆ ئەوی بژین، تەسەووریان وابێ لە ڕێگەی مردن و قەلاچۆکردنی ئەوانی ترەوە توانن درێژە بە بوونی مێژووی خۆیان بن، ناگەینە سەر هیچ ڕێگایەکی تر. هیواک هەمیشە وەکو ئەڵێم شتێک نییە کەس پێشکەشمان بکە، هیوا شتێکا بێ ڕۆژانە خەواتی بۆ بکەین، دروست دەکرێ یان نییە من و تۆ دروستیەکەین، ئینسانەکان دروستیەکەن و ئەگەر ئێمە ئیرادەی دروستکردنی ئەو هیوایەمان نەبێ هیوا دروست نابێ. ئەوە قۆناخەیە لە مێژووە 100 ساڵە ڕوا ئینسانەکان لە نژێر سیستیمێکی کۆیلایەتیا ڕازیە ژین و دانیشن بەبێ ئەوەی کە لە ڕاستیە بیر لە گۆڕانکاری استراتیجی و گرم بکەنەوەوانی نییە. ئەمە بۆچی وایە بە پەیوەندێکی قوڵی بە سایکۆلۆژیەتی مرۆڤەوە هەیەەوە بیریارە گەورەکانی وەکو فرۆید و لاکان و فرۆمۆنە زۆر ئیشیان لەسەرم چەمکانە کردو لەسرم دۆخە کردو بۆ ئینسان لە ئازادیە ترسێ، بۆ ئینسان زۆر جار قوبوڵی عەبدایەتی پێخۆشترە لەوەی نییە ئازاد بێ. بۆیە هیوا وەکو وتم نییە چاوەڕانی ئەوە نەبین هیوایەک لە ئاسمانەوە بێتە خوارەوە نیە، چاوەڕانی ئەوە نەبین هیوایەک لە مێژوو پێشکەشمان بکە، چاوەڕانی ئەوە نەبین کە ئەم کایە سیاسیە بەم عەقڵیەتەوە بەم پێکاتەوە بەم تێڕوانینانەوەی کە تیا ئازاڵە شتێکی نوێی تیا بەرهەم بێ بەبێ ئەوەی کە لە ڕاستیە ئیشمان کردبێ، دنیابینێکی ترمان دروست کردبێ، ئاڕاستێکی ترمان دروست کردبێ و بزانین وەکو کۆمەلگا بەرەو کوێ ڕۆین و لە چۆوە هاتوین. لە کاتێکە لە کۆمەلگایە کە نەزانە لە چۆوە هاتووە، مێژووی ڕابردووی خۆی نەخوێنێتەوە، مێژووی کایسی ئێستای نەخوێنێتەوە، کێشەکانی خۆی نەخوێنێتەوە، جورئەتی ئەوەی نەبێ کێڕوانینەکانی خۆی نوێ بکاتەوە، وەکو وتم جاریشتر دووبارەیەکەمەوە بە عەقڵی 100 ساڵ لەمەوە پێشێشتا بیر لە دین لە ئەخلاق لە هەموو کێشە گەورەکان بکاتەوانێ. بەڵام داوای گۆڕانکاری ئومێدیش بکە، بێگومان ئومێد لە دۆخی وایە دروست نابێت. ئومێد شتێکە پەیوەندی بە خۆمانەوە هەیە، پەیوەندی بە جورئەتمانەوە هەیە، پەیوەندی بە ئازایەتیمانەوە بۆ بیرکردنەوە و ئازایەتیمانەوە بۆ خۆبینین و ئازایەتیمان لە دروستکردنی یوتۆپیایەکی تازە
بیوتۆپیا بەمانە پۆزیتیفەکەی بەمانایی ئەوەی کە مۆدلێکی تر لە ژیان مۆدلێکی تر لە بیرکردنەوە کە قوڵایەکانی ڕیشەکانی نەچێتەوە سەر ئەم جۆرە لە مەنتالیتیت ئەم جۆرە لە مۆراڵ کە ئێستا زاڵە لە کۆمەڵگەکانی ئێمە. کاک بەختیار شتێکی نوێ پرۆژەیەکی نوێ ڕۆمانێکی نوێ مەبەستم بەدەستەوە هەیە کە لەسەر ئەو دۆخە کوردستان عێراق وەڵا کاک سیرۆ من بەردەوام نووسم ڕاستێکی بەردەوام لە چەند پرۆژەیەکی ئیشەکەم ئیتر هەندێک جاری وایە 100 لاپە ڕانووسیت بەدڵت نییە بەجێیاڵی دەچیت سە پرۆژەیەکی تر جاری وایە لەویش چەندین لاپە ڕانووسی دوای بەجێیاڵی بەزستا لە ناو سەر پرۆژەی ڕۆمانێک ئیشەکەم کە ڕەنگە لە داهاتووی نزیکە تەواو بێ بەم دقیقکەی ناتوانم لە ئێستا بیڵم بەڕاستی بام هیوادارم نییە زۆر نەخایەنە تێکستێکی زۆر گەورە نییە بەڵام تێکستێکە هەمان شێوە پەیوەندی بە بەو باسێکە لەو هێزە تێکشکێنەری کۆمەلگا بۆ ئینسان کۆمەلگا چۆن نەتوانێت ئینسانەکان تێک بشکێنێ و چۆن ئەو دەستگا کۆمەڵایەتی جیاوازانە بۆ نمونە دەستگای خێزان دەستگای خوێندن دەستگای خێڵ هەموو لەگەڵ دەوڵەتە لەگەڵ سیستمی سیاسیە دەستێکەڵەکەن لە پێناوی تێکشکاندنی ئینسانە ئەو پرۆسە گەورەیە ئەو پرۆسە کە فرد تاک ئەکەوێتە نێوان کۆمەڵێک بەرداشی هێزی لە خۆی گەورەترەوانێ هێزی زۆر ترسناک هێزی خێڵ هێزی خێزان هێزی دین هێزی کۆمەلگا هێزی ئایدۆلۆژیای سیاسی هێزی دیکتاتۆریەت هەموو پێکەوە کۆ بنەوە لە پێناوی تێکشکاندنی ئەو خەونێکی کە مرۆڤێکێتی خەونێکی بچووک بێ ڕەنگە بەڵام جێگەی نابێتەوە لە ناو سیستمەوە جێگەی نابێت وەک خۆ دەزانیت زۆربەی ئەدەبیاتی من تا ئەندازێکی زۆر لەسەر ئایدیای ڕزگارکردن ئیشەکات ئایدای ڕزگارکردنی ئینسان ئایدای ڕزگارکردنی هونەر ئایدای ڕزگارکردنی جوانی لێرە هەمان شێوە ئایدیای سەرەکی ئایدیای ئەوەیە ئینسانێک چۆن هەوڵەیە لە ناو ئەو هەموو هێزانانیە ڕێگایەک بۆ خۆی بدۆزێتەوە ڕزگاریەک بەدەست بێنێت کە لە دو جارە ناتوانێت بەدەستی بێنێت بە هیوای خوێندنەوەی ئەو ڕۆمانە و بە هیوای ئازادبوونی ئینسانەکان و ئازادبوونی جوانەکان سوپاس زۆر زۆر سوپاس هیوادارم ماندوومان نەکردبێتی خۆشحاڵ بووم دووبارە سوپاس هەر بژین